من ناو محمد زنجي عثمان قادرة لدایک بووی ساڵی 1990 لە گەڕەکی سێتاقان لە شاری هەولێر. ئێستا دانیشتووی گەڕەکی شوڕتاوم لە شاری هەولێر. کۆلێژی تەکنیکیم لە شاری هەولێر تەواو کردووە، خێزاندار نیمە. دواتر لە ناو دیوانی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دامەزرا. دوای ئەو ڕووداوانەی لە سووریا و وڵاتانی عەرەبی دەوروبەر ڕوویدا، زیاتر هەوڵمدا لە ڕێگەی ئینتەرنێتەوە فکرەی جیهادی بۆ خۆم پەیدا بکەم و زانیاریم زۆر لەو بارەیەوە پەیدا کرد. دواتر لە ڕێگەی مزگەوتەوە ئەو مزگەوتەی کە دەچووم لە پشت ماڵمان بوو بە ناوی عەلی بن ئەبی تاڵیب، چەند برادەرێکم ناسی بە ناوەکانی هەڵمەت عەبدوڵڵا، کارمەند عەبدوڵڵا، ئاگرین عەبدوڵڵا، هاوڕێ مزەفەر، محەممەد ئەمین. لەگەڵ ئەو پێنج کەسە ئێمە پەیوەندیمان لەگەڵ یەک بەردەوام بوو، گروپێکمان پێکەینا بەردەوام مشاوەڕەمان بە یەک دەکرد. دوای ئەوەی برادەرێکم بە ناوی ڕەشوان شۆڕش چوو بۆ سووریا، پەیوەندی کرد بە دەوڵەت ئیسلامی. لەوێەوە پەیوەندی پێوە کردم، ئێمە پەیوەندیمان لەگەڵێک بەست. لە ڕێگەی ئەو برادەرەمەوە لە ڕێگەی ئینتەرنێت خەتاب کوردی پێناساندم و لە ڕێگەی ئینتەرنێت خەتاب کوردی کەسێکی پێناساندم بە ناوی حازی. لەگەڵ حازی ئێمە پەیوەندیمان بەردەوام بوو. دواتر داوایان لێکردین کە ئێمە بەیعەت بدەین. دوای ئەوەی من بەیعەتمدا بە ئەبوبەکر بەغدادی لە ڕێگەی ئەبوبەڕائەوە، پاشان پێنج برادەرەکەی ترم بەیعەتیاندا بە ئەبوبەکر بەغدادی لە ڕێگەی ئەبوبەڕائەوە. دوای ئەوەی پەیوەندیمان لەگەڵ یەک بەردەوام بوو و لەگەڵ پێنج برادەرەکەشم پەیوەندیمان بەردەوام بوو، دەوڵەتی ئیسلامی داوایان لێکردین کە چالاکی لە شاری هەولێر ئەنجام بدەین. و ئەو مەبەستە ئێمە لەگەڵ برادەرەکانم هەستاین بە دابینکردنی پێداویستیەکانی عەبوە و دەستمان کرد بە دروستکردنی و ئامادەمان کرد. و دوای ئەوەی ڕاهێنانیشمان لەسەرکردن لەسەر عەبوەکان، شوێنێکمان لە شاری هەولێر دەستنیشان کرد و مراقبەی تەواومان کرد. پێش ئەنجامدانی کارەکەمان ئاسایش ئێمەی دەستگیر کرد. من ناو کارمەند عەبدوڵڵا حەمەد باپیرە، لە دایکبووی شاری هەولێرم. مواردم ساڵی 1990 لە گەڕەکی 5 ئەسارۆکەدا دەنیشم. پیشەم لە سنەحەی وایەرمەنم. بۆ نەوەی کە زۆر هەچوو مزگەوتم کرد، فکرەی ئاینی و جیهادیم بۆ دروست بوو لە مزگەوتی سامی گەردی و عەلی بن تاڵب و شەهید ئازاد و عەبدوڵڵا دزەیی. زیاتر لە عەبدوڵڵا دزەیی کە وتارەکانی مامۆستا زۆر جیهادی و حەماسی بوون، فکرەی جیهادیم بە قۆتر بوو لەوێ. پاشان کە هاتووی مزگەوتی عەلی بن تاڵبم دەکرد، چەند کەسێکم لێوێ ناسی بە ناوی محەممەد زەنجی، هاوڕێ مزەفەر، محەممەد ئەمین و دووراکەی خۆشم کە هەڵمەت عەبدوڵڵا و ئاگرین عەبدوڵڵا بوون. پاشەوەی کە یەکتریمان ناسی و مناقەشاتمان کرد، هاوبیر بووین لەسەر جیهاد، هاوفکر بووین لەسەر جیهاد، زانیمان کە هەمومان یەک بیر و باوەڕمان هەیە. هەستاین بە دروستکردنی گروپێک بە سەرکردایەتی محەممەد زەنجی، کە گروپمان دروست کرد. محەممەد زەنجی پەیوەندی بە ئەبوبەڕا کرد و داوایان لێکردین کە بەیعەت بدەین بە دەوڵەتی ئیسلامیە. هەستاین بەیعەتماندا بە دەوڵەتی ئیسلامیە. پاشەوەی کە بەیعەتماندا زیاترێک دیمان بینی لەگەڵ هاوڕێکانم لە هەولێر، زیاتر مناقەشاتمان ئەکرد، بیر و باوەڕێکترمان ئەگۆڕیەوە و پاشان داوای ئەویان لێکردین کە چالاکی ئەنجام بدەین لە هەولێر. پاشەوەی کە داوایان لێکردین چالاکی ئەنجام بدەین لە هەولێر، هەستاین بە پەیداکردنی مەوادی عەبووە. لە ئەنجامی پەیداکردنی مەوادانە هەژەدانە عەبووەمان دروست کرد. پاشەوەی کە دروستمان کرد، شوێنێکە بۆم دابین کرد کە بڕۆم سەیری بکەم و متابعی بکەم. کە ڕۆیشتم شوێنێ و سەیرم کرد، گونجاو نەبوو. پاشان ڕۆیشتم بە محەممەد زەنجی وتم ئەو شوێنە گونجاو نییە. پاشەوەی بۆ خۆیان ڕۆیشتن، شوێنشکیان دابین کرد، تەنها مابوو ئیشەکەی لێ ئەنجام بدەین و کارەکەی لێ ئەنجام بدەین. جەماعەتی ئاسایش ئەمیان دەستگیر کرد. من ناوم هەڵمەت عەبدوڵڵایە، لە دایکبووی 1980 لە مەنتیقەی سێبەرداندا دەنیشم و خێزاندارم ساحێب دووم دانیشم. پێش چەند وەختێک پێش ساڵ شتە پێشستا هاچی مزگەفتم کرد، چەند مزگەفتێک وەکو مزگەفتی شەهید ئازاد، مزگەفتی عەلی ئیبن تاڵب و مزگەفتی عەبدوڵڵا دزەیی. لەوێ چەند برادەرێکم ناسی و چەند کتابێکشم خوێندەوە، کتابی جیهادی، چەند سیدێکی جیهادیم جێدایە. لەوێ چەند برادەرێکم ناسی وەکو محەممەد زەنجی، محەممەد ئەمین و هاوڕێ مزەفەر
و دوو برایەکەم کارمەد عەبدوڵڵا و ئاگرین عەبدوڵڵای برام کە لەوێ بۆ فکری جیهاد یەکتریمان ناسی بۆی هەستین بە سازدانی گروپێکمان ساز کرد پێکەوە باش گروپ سازکردنەکەی هەستین بەیعەتمەندەیە دەولەی ئیسلامی لە ڕێگای ئەبوو بەڕاوەوە کە بەیعەتمەندەیە پێکەوە لەگەڵ برادرانە هاتومان زۆر بوو زۆر دەچوونە ناو سارە پێکەوە دەچوونە پیاسەمان دەکرد زۆر تاوتێ ئەو وەزعمان دەکرد لە یەکتری باسی مۆزوعانەمان دەکرد چ بکەین چ نەکەین بۆیە پاش ماوەی پێچوو دەولەی ئیسلامی داوا لێکردین چەند چارەکیشی ئەنجام بدەین ناو هەولێرێ بۆیە هەستین بە ئەساسکردنی چەند ئەبواتێک تقریبا نزیکەی 18 ئەبوە دەبوو دروستمان کرد هەر ڕۆژێ لە مارێکێکمان دادەناو ئەبووەکان جێمەنەوە بە تەواتی دانی بیشارینەوە ڕۆژێک لە مارێم بوو ڕۆژێک لە مارێ براکەم بوو ڕۆژێک لە مارێ هاوڕێ بوو ڕۆژێک لە مارێ هاوڕێ ئەمینی بوو محەممەد ئەمینی عەفوەن بۆیە بۆ نوعی تا ڕۆژێک لە ڕۆژات دەولەی ئیسلامی داوا لێکردین بابرین چەند ئەچارەکی ئەنجام بدەین کە ئەوانەمە حازر کردبوو پێشوێ هەر چالێک شت پێ ئەنجام بدەین لەلایەن ئاسایشەوە دەستگیر کرێن من ناوم ئاگرین عەبدوڵڵا ئەمەدە دانیشتووی شاری هەولێرم لە 5 ئەسارۆکان لەدایک بوو 1984 سەرەتا هاتووی مزگەفتەکانی شەید ئازاد و عەلی بن تاڵبم دەکرد لێ بە نەفەرش ئاشنا بوو ناوی بێستم و بێستنیش منی بە مەلە هاوکار ناسان ئەوە بوو ئەو فکرە و عەقیدەی پێگوت و فکری جیهادی پێگوت و 6 مانگان تقریبا فکری جیهادی دەرسی جیهادی بە من گوت ئەو نەما ڕۆیشت بۆ سووریا پاشەوی من و دوو برایەتکەم و 3 نەفەرت کە بە ناوەکانی محەممەد زەنجی و محەممەد ئەمین و هاوڕێ بڕیارماندا گروپێک دروستکەین لەسەر دەستی محەممەد زەنجی ئەو بوو پێش دوومان لەمەوبەر بەیعەتماندا لەسەر دەستی ئەو بەیعەتماندای دەوڵەتی ئیسلامی ئەوە بوو ئەوانیش داوای چالاکیان لەمان کرد لە ناو هەولێر ئێمە شەستین بە دروستکردنی 18 عوبوە پێشەوەی هیچ چالاکیێک ئەنجام بدەین ئاسایش ئێمەی دەستگیر کرد ناو محەممەد ئەمین عەبدوڵڵایە مالیدم 96 دانیشتووی شاری هەولێرم لەگەڕەکی 5 ئەسارۆکان پێشتر هاتوویە مزگەوتم دەکرد وە لە ڕێگەی مزگەوتەوە دەرسی دینیم دەخوێند و عەقیدەی جیهادیم دەخوێند و سەردانی کۆمەڵێک مزگەوتم دەکرد لەوانە بە ناوی سامی گەردی و عەبدوڵڵا دزەیی و مزگەفتی عەلی بن تاڵیب و شەید ئازاد وە لە وە زیاتر هاتووی مزگەفتی عەبدوڵڵا دزەیم دەکرد لەوێ دەرسی دینیم وەردەگرت و عەقیدەی جیهادیم بەقووەتر دەبوو لە وتارەکان و پاشەوە لە عەلی بن تاڵیب کۆمەڵێک کەسانێکم ناسی کە عینەن فکرەی جیهادیان هەبوو لەوانە محەممەد زەنجی ئاگرین عەبدوڵڵا کارمەد عەبدوڵڵا هەڵمەت عەبدوڵڵا و هاوڕێ مزەفەر ئەوانم ناسی گروپێکمان پێکهێنا بە سەرکردایەتی محەممەد زەنجی کە ئەومان بە ئەمیری خۆماندانا و هاوڕێ مزەفەریش بە کەفالەتی من هاتە ناو گروپە پاشەوەی ئەو گروپەمان پێکهێنا محەممەد زەنجی کە پەیوەندی هەبوو بە دەولەی ئیسلامیەوە لەسەر دەستی ئەبوو بەڕا بە کەفالەتی محەممەد زەنجی بەیعەتماندا بە دەولەی ئیسلامی و پاشەوەی کە بەیعەتماندانێ مناقەشەمان دەکرد لە بینی خۆمان و ڕێیمان دەگۆڕیەوە لەو کاتانەی کە لەگەڵ یەک بووین و پاش ئەوە داوای چالاکیان لێکردین هەستین بە دابینکردنی موادی عوبوە و هەستین بە دروستکردنی عوبوە کە محەممەد زەنجی بە قسە و بە فکر پێی دەگوتم عوبوە چۆن دروست دەکرێت و منیش یارمەتی کارمەندم دەدا کارمەند لە من شارەزاتر بوو توانیمان 18 عوبوە دروست بکەین و پاش ئەوە داوامان لە هاوڕێ کرد کە شوێنێکمان بۆ دابین کاتن بۆ ئەوەی عوبوەکانی لێ بشارینەوە و پاش ئەوە داوای دەولەی ئیسلامی داوای چالاکی لێکردین لە شاری هەولێر و بۆ مەبەستەش لەگەڵ محەممەد زەنجی متابعی چەند شوێنێکمان کرد کە جلی شارەوانیم لەبەر کرد
بۆ متابعکردنی ئەو شوێنە بە مەبەستی ئەنجامدانی کاری تەقینەوە لەو شوێنە و پێش ئەوەی کە ئەم شوێنە بتەقێنینەوە و هێرشی بکەینە سەرێ لەلایەن ئاسایشەوە دەستگیر کرێن. من ناوم هاوڕێم زەفەر پیرباڵە، دانیشتووی شاری هەولێرم، گەڕەشی سەرکەوتم. مالی 1993 قۆناغی سەرەتایم تەواو کردووە. من کە سەرەتا فکری جیهادیم لە دروست بوو لەلایەن کتێبخوێندنەوە و ئینتەرنێت و CD ئاینی و سرودی جیهادیەوە. لە لای ماڵی خۆمان کەسێکم ناسی بە ناوی محەممەد ئەمین کە ئەویش فکرێ وەکوو من بوو، فکرەی جیهادی هەبوو. لەلایەن محەممەد ئەمینەوە چەند هاوڕێکی ویم ناسی کە ناوی محەممەد زەنجی، کارمەند عەبدوڵڵا، ئاگرین عەبدوڵڵا، هەڵمەت عەبدوڵڵا، ئەو کەسانش هەروەکو من فکرەی جیهادیان هەبووە، هاوچۆی مزگەوتمان پێکەوە دەکرد. لەلایەن هەمومان فکرمان ئەوە بوو کە پەیوەندی بە دەولە ئیسلامیەوە بکەین. محەممەد زەنجی پەیوەندی هەبوو لەگەڵ دەولە ئیسلامی. لەلایەن محەممەد زەنجیەوە بەیعەتمان بە ئەبوبەکر بەغدادیدا، بەیعەتمان بە ئەبوبەکر بەغدادیدا، ئەوان داوای سالەکیان لێ کردین. ئێمەش عوبۆمان ئامادە کردووە، بۆ 18 عوبۆمان ئامادە کرد. داوایان لە من کرد شوێنێکیان بۆ دابین بکەم بۆ ئەوەی عوبەکانی لێ بشارینەوە. منیش شوێنەکەم بۆ دابینکردنەوە عوبەکانمان شاردەوە لەوێندە. چەند جێگایان دەستنیشان کرد بۆ ئیشی لێ ئەنجام دەین، تەقینەوەی لێ بکەن. لەلایەن ئاسایشەوە دەستگیرکران پێشەوەی کردارەکە بکەن.